خۆشەویستان سڵاوی گەرمی ئەمەتان لێبێ بەڕێزان تەوەری ئەم جارەی بەرنمەکەمان قسەکردنە بێت لەسەر میدیای پۆپۆلیزم بۆ ئەمە بەستە میواندارێتی هزرڤانی کورد بەڕێز دکتۆر فاروق ڕەفیقمان کردووە. دکتۆر جان بەخێر بێ سەر و سەرچاو خۆشحاڵ بووین بەوەی کە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئامادەی. بێگومان تەوری بەرنمەکەمان قسەکردنە لەسەر میدیای پۆپۆلیزم. بەر لەوەی کە بکەینە ناو قوڵایی ئەم تەوەرەوە سەرەتاوەکو دەستپێگە بپرسم پۆپۆلیزم چییە؟ و پۆپۆلیست چییە؟ ئەگەر بکرێ بە ئەرگ نەبێ وەڵامی پرسیارەکانی جەنابەت لەسەر دوو ئاست وەڵامان بیتەوە هەم لە ڕووی میدیایەوە هەم لە ڕووی سیاسیەوە. فەرمووی. لە ڕاستیە میدیای پۆپۆلیستی پەیوەندێکی تەنگاتەنگی هەیە بە ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر ئاسی کۆمەلگا ڕۆدەن. تەحولێکی گۆڕانکارێکی گەورە هەیە لە بەتایبەتی لە کۆمەلگا ئەوروپیەکانەوە لە کۆمەلگاکانی ئێمەشا بەرەو کۆمەلگای حەشاماتی. میدیای پۆپۆلیستی پەیوەندێکی تەنگاتەنگی بەم کێشەیەوە هەیە ژێکە کۆمەلگا کاتێ بێ لە باتی کۆمەلگای هاونیشتیمانیان کۆمەلگەی دەن خەڵقان ستزنشێب ئەبێ بە کۆمەلگایەکی حەشامات ئالەوێ میدیاش بەخۆی لەگەڵ تەحولەکە ئەگۆڕێ بێ بە ئامڕازێکی پۆپۆلیسیانە. پۆپۆلیزم چییە؟ پۆپۆلیزم بریتێ لە ئەجندایەکی سیاسی و فکری کە پێی وایە عوام خەڵقی عام هەمووی لەسەر حەقەوەی ئەوانە لەن تەواو ئەوەیە لەم بینێ ئەوەی کە تیا ئەچێت لە ڕاستیە بریتە لە کۆڵەتی تیاچێت بەڵێ کۆڵەتی تیاچێت شتێکێ زۆر گرنگە کە لەم بەرنامەی بەڕێستا باسی بکەمەوەی کە تەحولێک گۆڕانکارێک کە دروستە بێت شتێکێ لە فکری سیاسیە میریتۆکراسی پێوترێ ینی شایستەجی ئەو ژەوەی کە کەسێک بەر ئەساسی توانا و مەهارەتەکانی خۆی لە پۆستێکی دیاریکرااو بێ باشنێ نەک بەر ئەساسی ئەندە حیزببوون و یاخۆت چوزانم تەعینکردن و هەتا دووە یا وەکو ێسا کە لە غەربە بەتایەتی لە ئەمریکا هەیە لەسەر ئەساسی ڕەگەزە لەسەر ئاستی ڕەنگی پێستە لەسەر ئاسی جێندەرە واشە مەسلەن جێگیری سەرۆکی ئەمریکا هیچ کوالیفیکیشنێکی نییە ئەو خانمە هیچ کوالیفیکیشنێکی نییە هیچ شایستەجێکی نیە جگەلەوەی کە خانمە دووەم ڕەش پێستە ئەلاساس داون قاوەیە پێێ قاوە ئێمە و عیبارەتانەمان نییە وەنە باشنێ ئەمە ئەو تەحولەیە کە بە مروری زەمن دروست بووە و گورزی زۆری لە کۆمەلگا و لە خودی سیاست لە مزداقیەتی میدیا ژاوە هەزێران کەس لە میدیای ئەمریکای ئیشەکە هیچ شایستەجێکی نییە کە لەوێ ئیشکە بەڵام بەهۆی جێندەرەوە لەوێ ئیشەکە لە بەرەوەی مینێ لە بەرەوەی بەهۆی سێکسەوە بەهۆی کە بایسێکشواڵە چوزانم یان بزنسمانێکی گەورە نە زۆرتر ئەمانەی کە ساباتی بۆ کرێ ڕەگەزە سێکشواڵەتیە سێکشۆل ئۆرنتیشنە ئەمە ئەو تەحولەیە کە ڕوویداوە کە شوێنی بەچی لەق کردووە هاوڕێ شوێنی بە شایستەجی لەق کردووە ڕۆژگاری خەونی گەورەی کۆمەڵە مفەکیر و فەیلسوفی گەورەەوە بوو کە کۆمەلگای دروست بێت هیچ کە ئەبێت دادپەروەەر بێ کۆمەلگایەک بێت کە کەسەکانی کە پۆستەکان وەرگە یا لە شوێنەکانان یا لە بەڕێوەبردننی وڵاتەکەیان شایستەگی ئەمەیان هەبێ بەر ئەساسی مەهارەتی خۆیان چوو بنەوێ باشە دوایم بەر ئەساسی تێگەیشتنی عقلی خۆیان لەو شوێنانە بن ئێستا ئەمە وەلانراوە بەوە من ئەمەیە سەرنجتان بۆ لەم ڕۆ کتێبی زۆر هەیە بەداخەوە ئێمە ئەو پێم خۆشە بۆ بەرنمەیەوە کە ئەمە گفتوگوۆیە ئەو گفتوگوێ لێرە زۆر ناوازەیە ئێستا نەکراوە گفتوگۆ لەسەر میدیا وەرگیراوە کۆی کە هەیە و تەواو لە ماڵی لە مەستا ئیتر کاتی ئێمە پرسیار بکەین لەسەر میدیا یەک کتێب هەیە چۆنمان پێش دەست دەرچوو هی مفەکرێکی ئەمریکیە ڤیکتۆر دەیڤیس هانسن دەوەمە کلاسیکە ینی مفەکیرێکی جەمهەی کلاسیک یۆناان و ڕۆمە لەسەروانە ئیشەکات کتێبەکەی بە ناوی The Dying Citizen ینی هاونیشتیمانی کە لە سەرەمەرگایە ئەوێ بڵە چی هەنسن دەیڤید هەنسن ئەوێ باسی ئەو بکە کە هەلومەرجی ئێستای ئەمریکا بەهۆی پۆپۆلیزمەوە
بالضبط بەهۆی ئەم مناقەشەی ئێمەی بەهۆی پۆپۆلیزمەوە بالفعل بەهۆی میدیای پۆپۆلیستیەوە باشە ئەمڕۆ هاونیشتیمانی ئەمریکی لەسەر مەرگایە ینی فکری هاونیشتیمانی ئەمرێت تەمان کە هاونیشتیمانی چییە؟ یا هەموو سیستەمی ئەمریکی لەسەر ئەساسی چی دامەزراوە هاوڕێ 230 ساڵ 232 ساڵ 33 ساڵە ئەم سیستەمە یەکێ لە چاچیەکانی لە ڕاستیە بریتیە لە دەستوری ئەمریکی بریتیشە لە کۆمەڵە پرەنسیب کە ڕێزدانانە بۆ هاونیشتیمانی ئەمریکی هاونیشتیمانی ئەمریکی بۆ هەیە شەککە بۆ هەیە پرسیارکە بۆ هەیە باشە لەبەرەوەی کۆی پرۆسەکە لە خۆشداری بکە لە چالاکی سیاسیە ئەم میدیایی کە قسە لەگەڵەوەکە باشە ئەبێ میدیای بێ لەگەڵ عەقڵی قسە بکە ئەبێ ژەهری دەرخوان نەیە درۆی دەرخوان نەیە چاواشەکاری دەرخوان نەیە کەوکو ئێستا میدیای ئەمریکی کات بالفعل ئەمڕۆ ئێستا نیویۆرک تایمز یەکێکە لەو ڕۆژنامەی ئەمە کات مالێنم ڕۆژگارێ مەزدەرێک وەکو مەستەر بەکار هاتووە بڕۆ کتێبەکان چۆمسکی بخێنەوە وەکو سەرچاوە بەکارێنێ ئێستا واشنگتن پۆست نیویۆرک تایمز باشنێ هەموو ئەمانە بوون بە بەشێ لە بەڵاکە بۆچی ڕاستی بە هاونیشتیمان ناڵێن بوون بە مەرکەزی پڕۆپاگەندە مالێنم ئەم دیاردەیە کاتی خۆی دیاردەیەکی چەپ بووە مثلەن پراڤدا ڕۆژنامەی شیوعەکان بۆ لینین دایمەزرانەوە و پراڤدا ژیانی حەقیقەت بەس قسەیەک هەیە زۆر مەشهوورەوەی کە حەقیقەت لە هەموو شوێنەکە هەبێت لە ڕۆژنامەی پراڤدایە نییە باش نییە لەبەرەوەی ئامڕازێکی پڕۆپاگەندە بووە باشە ئێستا ڕۆژنامەکانی ئەمریکا ئەویان لێ بەسەرهاتوە CNN وای لێ هاتووە کەواتە گۆڕانێکی گەورە ڕیاوە من بە بەڕێستانڵم لەسەر ئەم بابەتە بڕۆن دیکەش بێنن ئەزانین بۆ چکەکەم ئەسڵی مۆزوعەکەیە ئەسڵی مۆزوعەکەیە خاونیشتیمانی ئێمە ئەبێ ئاگای لەو بێ نەک لە وڵاتی ئێمە ئێستا ناتووی بۆ وڵاتی ئێمە ئێمە لە غەربیشە ئەم کێشەیە دروست بووە لە غەربیشە ئەو ئامڕازە میدیایەنە درۆ ئەکەن لەگەڵ هاونیشتیمانیانە تاوان کە تۆ حقیقەتی پێنەوترا کە تۆ نوزانی شێوازی حکومڕانیەکەت چۆنە وەچی ڕوئەدات ینی ئەو ڕووداوە سیاسیانە و ڕووداوە اقتصادیانە چاواشەکاری کرا و سەریان لێ تێگای تۆ ئەمری دووەکو هاونیشتیمانی زۆر دروستە دەستخۆش کاک دکتۆر لە وەڵامەکە ئەوە پیشاندام کە ئیتر پۆپۆلیزم کوالیفیکیشنی ئەوەی کە پێوترێ مەهارە و توانەکان ئەمرێنێ لەلایەکەوە بەڵام هەست ناکەی پارادۆکسێک هەیە لەلایەکەوە زەمەنی ئەوەیە ئەگەر ئینسان ئیشێکی دەستکەوێ ئەبێ زۆر کواڵەتی باشبێ و لەلایەکی تریشەوە وتاری پۆپۆلیزم هەمووی ئەمرێنێ ئایا پرسیارەکە ئەوەیە لەم پارادۆکسەیە ئێمە بگەڕین بە دوایەوەی ئایا پۆپۆلیزم لە هەموو کاتێکە سیاسیەکی پۆپۆلیزم خراپە یان لە هەموو کاتێکە میدیای پۆپۆلیستی کە پۆپۆلیستیانە ئیشەکە خەریکە ئەبێ بە دیاردەیەکی ئیتر دیاردەیەکی گلوباڵیە خراپە نابێ بە هیچ جۆرێ بەکاری بێنێ بەڕێی جەنابە لە ڕاستیە لە گۆشەنیگای فەلسفەی سیاسیەوە و بیزات لە گۆشەنیگای فەلسفەی سیاسی کۆماری خوازی و گەسەریگەی بالفعل نابێ وا بکات چکوێکمە ئەو تەحولەی کە دروست بۆ ئەزیزم با من بە خێرایی یەک سەردی بچکۆلانت بۆ بکەم تا قەڕی 19 تا هیگڵ 800 تا هیگڵ 1930 شتێکە کۆچی دواییەکات تا ئەوێش گەشتبینێکی تەواو هەیە بە ئینلایتنمە بە ڕۆشنگەری و میدیا تەمەنەوە کاتە سەحافەیە کەمتر ینی تازە چەکەرێک سەحافە هەیە بۆ لای هیگڵ ئەمە گرنگترینشتە ڕوەدا سەحافە ڕاستی بە دەسەڵات و بە خەڵغەڵێوەنە لە دوای ئەمەوە هەر بە چەند ساڵێک یەکێ لە قوربانیە گەورەکانی سەحافە لەو سەردەمەیە کیرکگاردە فەیلسوفی دانیمارکی ڕیسوایەکەن ڕیسوا باشە ڕیسوایەکەن و ئەمرێ دوای 4 مانگ دوای ڕووداوێکە لەسەر کتێبێکی تو ئەیجز دوو سەردەم دوو خۆناغ لە تاکووەگە بە هایدگەر ئەساسەن میدیا بە ئایدڵ تۆک بە یعنی گفتوگۆی پوچ لە قەڵەمەیە کەواتە فەلسفەش لە پێشەوە
مەکانەیەک بۆ میدیا دانێت بۆ گفت بۆ سەحافە لەوەی کە ئەمە ئەتوانەیە کاریگەری ئەوەی کە ئەوتێ ڕستەیەکە ئێستا بێتان بووە ئەو ژەوەی کە ئەمە دەسەڵاتی چوارە ئێستا وتنی ئەوەی کە ئەمە دەسەڵاتی چوارە بەڕاستی من کە گوێم لێبێنیە تووشی خەشعریرا بم لەبەری وانە بەشێکی دانەبراوە لە ئەو دەسەڵاتە ئەو دەسەڵاتە هەچیەکەیە کەچی چەپە ڕادیکاڵەکانیش بە دەسەڵاتی چوارەمی لە قەڵەمێن بە ئاراستەیەکی زۆر خراپکە ئەمە خزمەتی ڕەسپالێتەکە زۆدە لەبەرەوە ئەو شانە هەمووی کلێشەیەکی پوچن کۆتای پێ ئێستا ئەو سەردەمان کردووە لە سەدەی بیستە دراساتی زۆر گەورە هەیە کاکەدانا لەسەر میدیا و لەسەر ئەو ڕەوتە لەسەر ئەو سەرۆلێژبوونەوەی کە میدیا بەدیگرۆ ینی یەکێ لەو کتێبە گرنگانە کتێبێکی چۆمسکیە لەگەڵ نووسەرێکی دیکە بەڵێ ئەگەداری چۆمسکی لەو ڕۆ ئیشی زۆر لەسەر کردو باش نییە ئەو شوەیە کە چۆن ڕەزامەندی دروستەکە میدیا ڕەزامەندی دروستەکە هەلومەرجێکی قابلی قوبوڵ نییە لە کۆمەلگایە میدیا ڕەزامەندیە بۆ ئەو هەلومەرجە دروستەکات لەبەرەوە میدیا بەشێکی دانەبراوە لە هەلومەرجەکە لە نەعەدالەتی لە فاشیزم لە ڕاستیە باشە پەیوەندی بەوە نییە کە خەریکەیتر خەڵکیش خۆیە بێ بە میدیاکار پەیجی هەیە لە ناو پلاتفۆرمەکانی سوۆشەڵ میدیایی شەکە باشە بەس خۆ ناتوانێت شوێنی ئەوە بگرێتەوە ئەزیزەکەم جەنابەت میدیاکە لە میدیایی شەکەیت باشە لە ڕاستیە من هیوادار من ببوورە لەبەرەی ئەگەم لە ژیانی جەنابێت نیە من پێم خۆشە ئەمەی بەڕێزت لە ئەنجامی خوێندن و ئەنجامی ئیشکردن و ئەنجامی ئەمانەوە هاتووی تێرەوەیە لە هەموو حاڵەتێکەسە تۆ من باشتری لێزانی وەنا ئێستا معناوی نیە من بە مۆبایلەکان بیام منافەسەی تۆ بکەم کاکە من ئەو قسانم پێ ناکڕێ زانی پێ ناکڕێ لەبەری هاونیشتیمانێت توانێت ڕسمێ بگرێ و معنایەوە ئەمیش ڕۆژنامە نووسە بە ڕۆژنامە نووسی ڕۆژگارێک خەڵکێکە بۆیە بۆی بخوێنێ باشە ئیمتیحانی تیابە تاکو ببێ بەوەی کە ڕۆژنامە نووسە ئێستا تۆ بە مۆبایلێکەوە چۆن نەبی بە ڕۆژنامە نووس ئەنجە تۆ لە سلکی ئەوەی کە فێری تەمرینەکەی کاکە ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە تۆ ترینی نەبینی تەمرین مەشقەبینی لەسەروی بە ڕۆژنامە نووس من هاتووم لەوە هیچ ئێمانە نبینم هاتووم لەو لاوە یەک وێناگرنوانە و باشە ئەیگرێت ژەکەی من ئەیگرێت لە بڕەکە لە کاتێک زای من لە تۆ باشتر ڕۆمە پێشەوە بەس ئەمە ئەسڵی نییە تۆ ئەتەکێتی ڕۆژنامە نووسیت خوێنەوە تۆ ئەخلاقی ڕۆژنامە نووسیت خوێنەوە هەموو کایەک ئەخلاقی تایبەتی خۆی هەیە من لەو لاوە هاتووم بە موبایلێکە هیچی لە نازانم لە ئەخلاقی ڕۆژنامەگەری و میدیایی باشە تۆ هەمووی خوێنەوە چۆن نەکرێ من و تۆ وەک یەک سیر بکەین نابێت خۆی ئەمە پاشەگردە نییە ئەمە پاشەگردن بەڵام ئەمە قسەی ئەو کەسانەیە کە بەڕاستی لەگەڵ ڕێزێکی زۆرم بۆت و ڕاستیە بەشێکن لە شێواندنی کایەکە ئەم کایە بێ بەدەست کەسانێکەوە بێ کە پسپۆریانەیە کە ئاگان لێتی باشە ئەنجە لە مقابل ئێمە داواچیان لێگەین کاکەدانا ئێمە داوای بەرپرسیارەتیان لێگەین تۆ ناتوانیت من ئێستا وێنەیەکە گرم وێنەکەم ئەیگرم و ئاژاوەیەکی پێنەوە بەس تۆ ناتوانین دوای حاسب بکەین خۆم بەبوورە من ڕۆژنامە بەرپرسیارەتی نییە بەس تۆ هەتە لە دوای شاڵێ ئەمە ئەپلیکیشنی خۆم ئازادم وانێ لەبەرەوەن ئەم فۆرمەی کە گوایە هەمومانە بین بە ڕۆژنامە نووس و وێنە فکری پۆپۆلیزم یان باشتر وایە بڵین دیاردەی پۆپۆلیزم دیاردەی پۆپۆلیزم سوودمەند نەبووە لەو حاڵەتەیەکەوە ئیتر سوۆشیال میدیا بە هێرشێکی گەورەوە پەلاماری میدیایە ئەزین چۆنە هەموو ئەو عقلێ هەموو ئەو کەسانەی کە لە باگراوندیانە باشە با بڵین پۆپۆلیزم هەیە دنیابینێکی پۆپۆلیسی هەیە هەموو بەمانە خۆشحاڵن باشە زین بۆ پۆپۆلیزم ینی خیابی مەسئولێت ئەزیزم غیابی لبەرپرسیارەتی بەڵێ ریسپۆنسیبڵەتی نییە تەمە لە هەمان کاتە غیابی ئازادیشە ئەزانجکەم ئازادی لەگەڵ بەرپرسیارەتیە پێکەوە دێن پۆپۆلیزم ئەو کاتە دێت کە کۆمەلگاکە کۆمەلگایەکی حەشاماتیە و لە کۆمەلگای حەشاماتە هیچ کەسێ لە هیچ شتێ مەسئول نییە لەبەرەوە ئەمە پاشاگردانی دروست دەبێت کاکەدانە ئەبێ ئەوانەی کە مؤسساتی فکری و تعلیمی و مؤسساتی سیاسی و کولتوری ئایشەکەن ئەزانن کە دەست و پەنجە لەگەڵ چ کێشەیەکان نەرمەکەن باشە باش ئەزانن کە زۆر شت لە گرێژەنە چووە و ئەم ئەبێ بهێنرێتەوە شوێنی خۆی بەڵام خەڵکێکەیە حەزی زەی بەچێ بە وروژاندن هەیە تاوە خۆزانانی سەر لە کوردستان میدیەیەکەیە باشە ڕووداوی گەورە لە کوردستانە ڕووادا نابێ بە خەبەر
یەک ڕووداوی بچکۆلەیە لە شوێنەکە لەبەرەوەی خزمەتی ئەجێندایەکی حیزبێکی سیاسی یا بازرگانێکەکە یاخود باش نییە کەسێکی پۆپیلیستیەکە ئەوە بێ بە خەبەر ئەش لە حقیقەتی ڕەها لای منە باڵێ باش نییە ئەنجا تۆ لە کۆمەلگای ئاواشا تۆ کێشەیەکتر بۆ دروستبە ژوەیە کە تۆ ڕقیبت نییە ینی تۆ کۆمەڵە ناقدی نییە بەسەر ئەمەوە بڵێ ئەمە تۆیکی هەڵەیە باشە هەموو ڕەخنەیەک کە تۆ بیگری یا من تۆ بیگرین کە مستحقیش بین و یەک دووەم ئەساسن ئەرکمانەکە ئەو ڕەخنەیە بگرین ئەچێتە بابیەوەی کە تۆ لەگەڵ ئەم کەسە نید یا لەگەڵ ئەم ڕەوتە نید باشە گوایە ئەمە کێشێکی ئایدۆلۆژیە کەسێ نبینی بە کەسێکی بڵێ کاکە ئەسڵی مۆزوعەکە کۆمەڵە کترایتریا پێودان هەیە ئەم پێودانگەنە پێودانی عقلین پێودانی ئەخلاقین هەموو کەسێتوانێت بەپێ ئەو پێودانگەنە حکم با بەسەر دیاردەیەکە بەسەر خەبەرێکە بەسەر موەسسەیەکە ئەمانە کە کاڵە بنەوە ئەو پاشاگەردانە دروزەن ئێستا لە وڵاتی ئێمەیە بەس ئەوەی کە کۆیکەینەوە ئەوەی کە تای سەوتمانەوەی لە ڕاستیە ئەم دیاردەیەکی کوردستانی نییە مە دیاردەی جیهانە بەڵام لای ئێمە بەهۆی نەبوونی موەسساتی تعلیمی و نەبوونی موەسساتی فکری و وەنە تینگتانک و بەبوونی نەبوونی بەڕاستی زانکۆشەوە سەر لێشێوەیەکی گەورە دروست بوو لە میدیە بەس دکتۆر لەسەر ئەم قسەی جەنابە شتێکم بیرکەوتەوە یەکێک لە بیریارەکان ئەڵێ هەموو خوێنەوارەکەی جۆرج بوشی کوڕۆیە کە تەنها کتێبی فەنە تەبخی خوێندێتەوە چۆنێتی خواردن دروستکردن کە ئەوەش وەکو خۆت لە بیداتا باسی کرد پەنی دیاردەی پۆپۆلیزمە لە پڕ یەکێک دروستە بێ و یەک کۆمەڵێک دام و دەستگا و سوۆشیال میدیای لەگەڵایە و لە ئاخریشا بەبێەوەی کواڵیتی هەبێ بێ بە ڕێیس جمهورە بێ بە هەتا دوایی بەڵام لێرە ئەمەیە بپرسم ئەم دیاردەیە کە زۆر جار وەکو نەخۆشی فکری نەخۆشی کۆمەڵایەتی و سیاسی باسەکرێ ئەم نەخۆشیە بەڕای جەنابێت وەکو تەشەنەکردن پێ وایە تا چه ئاستێک بڵاو بۆتەوە بە جەستەی دام و دەستگا میدیایەکانی ئێمە بەتایبەت لە تەلەڤیزیۆن و پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا دەست خۆش بێ سپاس بخەت بێنم بەژێر ئێمەکەیە چونکەم لە ئاسی گیان من چاک ئاگام دێت من زۆر بە وردی ڕۆژانە لەسەر ئەمریکای شەکەم باشە ئینێکی خۆمە دەغدغەیەکی خۆمە لە ڕاستانی گەرانێکی خۆمە بەڵێ شکۆکم لە دیدی منەوە ئەمریکا موقعێکی نییە کەوتنی ئەمریکا کەوتنی هەموو شتێکە تەواو بێتتر ڕاستی ئاخرین جازی فکری بەشەری ئەمریکایە زانی بەڵام کەوتی ئێمە با لەسەر ئێمە قسە بکەین باش بەڵێ بەخشتەکان لە ئێمە زۆر بە هەڵیان ڕۆشتون باشە یعنی بزات لە میدیایە خەڵقان میدیاگەلێک هەن خەڵقانێک دێنن هەچی مانابێ دروستی ناکەن باشە ئێستا من ئەو شتانەی بە بەڕێستم وت ئەتوانی دانە بەدانەی نییە شیتەڵ بکەیتەوە گەر معنای نەبوونیە قوبولی مەکە بڵێ قوبولی ناکەین بەس میدیا هەیە نا عزیزم سادە بکە من سیقەی تەواوم هەیە بەوەی کە ئەوە ئێڵەی مانادارە باشە میدیا هەیە کەسێک خەڵقانێک گێنێت نیو سعات قسە ئەکات هیچ معنایە دروست ناکات بۆ خاتی خۆ ئەمە جگەلی کۆمەڵێ هەوا کۆمەڵێ معلومات زانیاری هەڵا نەخۆشیەکەی عەسڕ ئێستا باشە زانیاری هەڵا بڵاوە کاتەوە باش لە پێناو ئەجندایەکی ئایدۆلۆژی سیاسی لایەنێکە کە ئەو تەلەڤیزیۆنە خۆی ئەو ئیشەیەتی یعنی تەلەڤیزیۆنەکە ئامڕازێک نییە سەر بە خۆیانە ڕێگە بدات بە من بە فارۆق بە نازانم چێ بە خەفڵان و فیسار کە بێن تەحلیلەکانە بکەن باش نییە داوای ئەوەی لێکە ئەو شتانە بڵێ کە ئەجندایەکی دیاریکراوە ئێوێ ئەمەش سەر لێشێوەیەکی گەورەی لە کۆمەلگای من دروست کردووە ئەزانی چیت کردووە هاوڕێ تەوەقوعی مزەیەف باشە با بڵین هیچی لەسەر شوێنێک لەسەر لمبی ناکرەوە بۆ خەڵکێک کە بۆ بەیانی ڕووداوی ڕۆڵە بۆ سەماوە نەبوو کە ئێمە لە فڵان تەلەڤیزیۆنە فڵانەوە بینیمان لێو هەواڵی خۆشمان پێدا لێو پێمانوترا کە ئەمە واکرێ واکرێ لەبەرەوە تەلەڤیزیۆن هەیە بالفعل چاواشەکاری بڵاوکاتەوە بالفعل درۆیا بە هاونیشتیمانیان هەموو شەوێک ئاراستەی هەڵەی جەماوەریشی لێکێتەوە کە پرانسیپی میدیا بریتێ لە ئاراستەکردنی جەماوەر جاوەرە بە زانیاری هەڵە و درۆ ئاراستی جەماوەرکەی چکاری سەیەکە بێت تۆبن باشە دکتۆر
پێمان خۆشە بەهۆیەوەی کە خۆری بەرنمەکەمان وردە وردە ڕوو ئاوابوو نەچێ ینی ئەرک بچەشی لە ماوەی 2 دقیقەیەکە چی بکەین بۆەوەی کە میدیا دابماڵین لەو دیاردە مەترسیدارە لە ڕاستیە ئینمان پێ نییە ینی من شخصی خۆم هیچ عیلاجێکی سەری ئەم پێ نییە لە ڕاستیەمە بە گفتوگۆ کرێت لە ڕاستیانی چون ڕەچەتەیەک نییە بڵێ ئەگەرمانی خوارە بکەین لە خاڵی سەرچیە ڕەچەتەیەک لاران نییە کارکردانە لە ڕاستیە گرنگترین شت بریتێ لە گفتوگۆ عقلێکە بیکەین بۆ یەک دووەم خەڵکێک هەیە نەهێڵین خەڵق لەوە زیاتر ببێ بە حەشامات لە ڕاستیە هەمووانەی کە دڵسۆزی ئەو کۆمەلگایە بن یا ئەو نەتەوەیە بن دەبێت کار بۆ ئەو بکەن کە ئەو کۆمەلگایە لەوە زیاتر نەبێ بە کۆمەلگای حەشاماتی و نەبێ بە کۆمەلگای مێگەلی چکە ئەمە ئەسڵی نەخۆشیەکەیە ئەم ڕۆشنبیر بەکارێنێ سیاسی بەکارێنێت ئەگەر وا بوو باشە میدیاکار بەکارێنێ ئیدر تۆ هیچ شوێنەکە نامێنێ بۆ ئیشکردن هەموو ئەو جوودانە من بەرزە نرخێنم کە ئیش لەسەرەوەکە کە ئینسانی کورد جورئەتی ئەوەی هەبێ بڵێ نە ڕئی هەبێت باشە بڵێ ئەمە ناوێت ئەمە چۆنە ئەزیزەکەم من لە ئەمریکای شمالی ژیاوم تەلەڤیزیۆنێک شەوێک هەڵەیەکەکە بۆ تاکوبانی 30,000 کەس تەلەفۆنەکە بۆ ئەو موسسەیە وڵێمە بایکۆتیەکەی نەگەر مڕاجعیشەکەنەکەی ئەمە دەوێتەوە تۆ ئەبێ بینەر فێری ئەوە بێ هۆشیار بێ و ئەو بە هەموو چرت و پرتێک و تڕەهاتی ڕازی نەبێت کە شەوان ئەخرێتە مێشکیەوە لە ڕاستیە لەبەرەوە پێویستی بە هاونیشتیمانیەکە کە لەسەر مافەکانی خۆی لەسەر وابزانێت کە حەقی ئەوە کە بڵێ نە باشەوە حەقی ئەوە دژ بە پۆپێلیزم بۆسێتەوە دژ بۆوانە بسێتەوە بازرگانیەکەن بە مافی ئەوە کۆنیشتیمانی ئەمە ئیشەکەیە بەبێ ئەوەی کە تۆ لە شوێنی ئەمە غەڕەزێکت هەبێت جگە لە کۆمەلگا زۆر سپاس خۆشحاڵ بووین هزرڤانی کورد دکتۆر فاروق ڕەفیق کە لەگەڵمانە بووی خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمان هێنین و بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ